هەرجار زنەوە فیچەرا خۆجە ئەم گەلێکی گرنگیە ددن بوەیەکێک و کورد گەلێکی گرنگیە ددن بە پاراستنا کەلوپەل و شوونوارن خوێن دیرۆکی بتایبەتی و چاوانیە پاراستناوە و نوژەنکردنەوە دنەوە ئەوێ فیچەرا مەزامێ بەحس لوەیەکێ بکن کو کورد چاوە دەستنووس و هەروەها بەلگەنامەیەن کوردی یەن گەڤن دەپارێزن نەتەنێ یەن کوردی بگشتی جوکان بەحسێ بکەن ئجا یەک ژێ وان دەستنووسێن و کار لەسەر هاتیەکردن قورئانەکە بە 505 لاپەران تێ پاکردن تێ حازرکردن و تێ ئەرشیڤکردن و نخوماندن و پاشێ بەشارتن ئەوها پاراستنا دەستنووسان تێیەکردن وێجا هەردنە بە فیچەرامەتە سازیەک هەیە لە سلێمانیە سازیە پاراستنا دەستنووسانە بەتایبەتیژی ئەوەن کو گەلێک گرنگن کو بێنە پاراستن بێنە پاکردن و بێنە ئەرشیڤکردن هەندێک ژوان دەستنووسێن کو کار لەسەر وان تێیەکردن بەدگەرن 100 ساڵە 17 ژی کوان بەحسێ بکەن ئەو قاسی کەبنن بهتر دناوە فیچەرا چاوێ ڕووداوێ دەناس بکەن کاری پاکردنەوە و بەرشیڤکردنی دەستنووس و بەڵگەنامەکانی کورد دەکرێت لە چوارچێوەی پرۆژەی سازنگەی مشتومالکردنی دەستنووس لە سلێمانی. هەندێک لە دەستنووسەکان مێژوویان بۆ سەدەی 17 دەگەڕێتەوە دیارترینیان قورئانێکە کە لە 550 پەڕەدا نووسراوە و ئێستا کار لە پاکردنەوەیدا دەکرێت. سەرەتا شیکردنەوە بۆ دەستنووس و بەڵگەنامەکان دەکرێت و لە فۆرمێکا تەواوی زانیاریەکان تۆمار دەکرێن. زیاتر ئەو زانستانە زانستی ئیسلامیان پێڵێن وەکو قورئان، حەدیث، فقه، بەلاغە، مەنطق، نەحو، سەرف ئەم بابەتانە زیاترەکەی ئەم شتانە بوو. هەیوا هەبوو مەسەلەن دەستخەتی وا هەبوو لاپەڕەکەی نەمابوو بەڵام دوایی بە لێکۆڵینەوە و بە کۆشش ئەمتوانی دیاری بکەم کە ئەمە چ کتێبێکە کێدایناوە وەکو شوێنەوە تەماشا ئەبێ بکرێ. ئەمە سامانێکی زۆر گەورەیە بۆ میلەتەکەمان بۆ نەتەوەکەمان و بەشێکە لە شارستانیەتی ئەم وڵاتە بەڵام بەداخەوە زۆر کەم تەرخەمی تیا ئەکرێ. ئەمە بە ئاوی ئاڵتون و ئەوە لاپەڕەکەی بە شێوەیەکی ڕێک و پێک کردووە بە 3 بەشەوە. ئەو دەستخەتانە بەڕاستی من خەمیان بۆ ئەخۆم پێم ناخۆشە حەزەکەم زۆر گرنگی زۆریان پێ بدێ ئەتوانێ لە ناوەڕۆکی ئەو کتێبانە و نووسینەکانیان لە بینی دێڕەکانە مێژووی خۆمان دیاری بکەین و بنووسینەوە. پرۆژەکە لە ساڵی 2021ەوە لەلایەن ڕێکخراوی بوژانەوەی کەلەپوری کورد بە هاوکاری دامەزراوی گەردەینکڵ و بە بەشداری بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی و زانکۆی بەرلین بۆ تەکنۆلۆژیا و ئابووری جێبەجێ دەکرێت. خۆڵ و مۆران و تۆز و کاریگەری تەڕبوونی هەیە کە لە سەرەتی ئەم بۆردەمان جاپان پەیپەرە ئەمانە بۆ چاکردنەوەی دەستنووسەکانە هەرێکیان بە شێوازێک لە چاکردنەوەی دەستنووسەکانە بەکارهێنین و ئەم پەڕانە هەرێکیان جیاوازە لە ڕووی ئەستوری و بەکارهێنانیەوەن. کاولینمان هەیە کە لێ بڵێ ئەمە بەکارهێنین بۆ لابردنی پاشماوەی لەزگە کاتێک کە لەزگەیەک لێ ئەکرێتەوانێ کاریگەریەکەی لەسەر کاغەزەکە ئەمێنێتەوە بەکارهێنین بۆ لابردنی. پاش شیکردنەوەی دەستنووس و بەڵگەنامەکان وێنە دەگیرێن دواتر چەندین کەرەستەی جۆراجۆر و مادەی تایبەت بۆ پاکردنەوەیان بەکاردەهێنن. لە دوای قۆناغدا دەستنووس و بەڵگەنامە مێژوویەکان دەکرێتە نێو ئەم دوو بۆکسەوە کە هەردووکیان ڕووپۆش کراون بە مادەیەکی دژە ئاگر کە پارێزگاریان لێ دەکات لە سووتاندن. دواتر ئەمە دەکرێتە نێو ئەم بۆکسە ئاسنەوە کە پارێزگاری لە نووسراوەکان دەکات لە جەنگ و لە لافاویش. ئەگەر پاڵپشتێکی زیاتری ئەم ناوەندە بکرێت بۆ ساڵانی ئایندە دەتوانرێت بە سەدان نووسرا و بەڵگەنامەی مێژووی دیکە پارێزگاریان لێ بکرێت. هەندێک لە دەستنووسەکان 6 مانگیان پێویستە تا ڕاستاندنیان بۆ دەکرێت تەنانەت هەندێک دەستنووس تەنیا بۆ پاکردنەوە 4 مانگی پێویستە. هەندێک لە دەستنووسەکان زیانێکی زۆری پێگەیشتووە و ئەمە کاتێکی زیاتری پێویستە بۆ پاکردنەوە. ئێمە دەستنووسەکانمان دەستنووسی وا هەیە ماوەی 3 بۆ 4 مانگی پێویستە بۆ پاکردنەوە کە ئەمە ئەگەر دۆخی دەستنووسەکەمان بە شێوازێک بێ چکە ئەم کارە زۆر بە وردی و زۆر لەسەر خۆی ئەنجامەیرە. دۆخی هەندێک لە پاڕەکان زۆر خراپە لەگەڵ هەر دەست لێدانێکیدا تووشی هەڵوەرین و تڕانە بێ بۆیە بە شێوازێکی زۆر ورد و هێواش مامەڵیان لەگەڵا بکرێن. شەکە لە دەستخەتەکان کە بە عوسمانی نووسراوە توانیویانە بەدەیان دەستنووس و کتێب و بەڵگەنامە شرۆڤە بکەن
بە دیجیتال بکەن پاک بکەنەوە کە بەبێ بەکارهێنانی تەکنۆلۆژیا ئەرشیفیان دەکەن. لەگەڵ تەکنۆلۆژیای خۆمان دوور خستوێتەوە گەڕاوینێتەوە بۆ ئەو شێوازە 600 ساڵەی پێش ئێستا کە دەستنووس باپیرانمان پارێزگاریان لێکردو ئێمە بۆ شێوازە کۆنە دەستخەتەکان ئەیەڵینەوە ئەیان پێچینەوە بۆ سەدان ساڵی داهاتوو بەبێ تەکنەلۆژیا. ئەمە یەکەم کارە لە ئاستی هەرێمی کوردستان و ناوچەکەیە بکرێت. مێژوەکانی جۆرا و جۆرن لە 400 ساڵەوە هەمانە 200 ساڵ هەمانە 150 ساڵ هەمانە دەستنووسە پارێزین جلوبەرگی کۆنترین کەوای کوردی لەم سازنگەیە پارێزراوە خەنجەر و تاسکڵا و هەیاسەش هەر پێ پارێزراوە ئێمە ئەمانە هەموو ئەپێچینەوە ئەیان هێڵینەوە بۆ سەدان ساڵی داهاتوو. لە پاش ئەرشیفکردن هەر کەسێک بیهێوێت توێژینەوە لەبارەی دەستنووسەکانەوە بکات ئەوە بە دیجیتاڵی دەخرێتە بەردەستی بۆ ئەوەی دەستنووسە ڕەسەنەکان لە فەوتان پارێزراو بن. نزار جەزا ڕوودا و سلێمانی.